دادگای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوریبوونی ڕیفرەندۆمی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی دەرکرد و لە یەکەوتە و دەرەنجامەکانی ڕیفرەندۆمیشی هەڵوەشاندەوە. لە یەکەم کاردانەوەی هەرێمی کوردستانیشدا سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی نێچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاند ئەوان باسی هەڵوەشانەوە و هەڵنەوەشانەوەی ڕیفرەندۆم ناکەن و پێشتر وتویانە ڕێز لەو ڕاوەی دادگاکە ئەگرن کە بۆ مادەیەکی دەستوری کردبوو. دادگای دەستوری عێراق تەفسیری مادەیەکی کردووە، ئێمەش ڕێزمان لەو مادە دەستوریە گرتووە. ڕۆژی دووشەمە بەرواری 20/11 2007 و دوای کەمتر لە 2 مانگ لە بەڕێوەچوونی ڕیفرەندۆم دادگای باڵای فیدراڵی عێراق بە کۆی دەنگی هەر نۆ ئەندامەکەی ئەنجامی ڕیفرەندۆمەکەی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکانیشی پابەند کرد بە جێبەجێکردنی بڕیارەکە. لای خۆیەوە نووسینگەی حەیدەر عەبادی وەک باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا پێشوازی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کرد بۆ هەڵوەشانەوەی دەرەنجامەکانی ڕیفرەندۆمی هەرێمی کوردستان و جەختی کردەوە. بڕیارەکە پاڵپشتیە لە هەڵوێستە دەستوریەکانی حکوومەت بۆ سەپاندنی دەسەڵاتی فیدراڵی و ڕەتکردنەوەی ڕیفرەندۆم. نووسینگەی حەیدەر عەبادی داواشی کردووە سەرجەم لایەنەکان پابەندی دەستور بن و لە ژێرچەتری دەستوردا سەرجەم کێشە و ناکۆکیەکان چارەسەر بکەن و دوور بکەونەوە لە گرتنەبەری هەر ڕێو شوێنێک کە پێچەوانەی یاسا و دەستور بێت. لە بەرامبەر جەختکردنەوەی حەیدەر عەبادی بە پابەندبوون بە دەستوری عێراق، نێچیروان بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوەی گرنگە جێبەجێکردنی ئەو دەستورەیە ئەگەر بهات بە بەغدا ڕێزی لە دەستور گرتما و مافی کورد لە دەستوری عێراق جێگیر کرایە هیچ کات ڕیفرەندۆم ئەنجام نادرا. دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە ئەنجامی ڕیفرەندۆمی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ڕیفرەندۆمەکە نادەستوری بووە و پێچەوانەی مادەی 1 و چەند مادەیەکی تری دەستور بووە کە جەخت لە یەکپارچەی خاکی عێراق دەکەنەوە. بەپێی بەیاننامەی دادگا کارکردن بە ئەنجامی ڕیفرەندۆمەکەی هەرێم و هەموو ئەو ناوچانە هەڵوەشاوەتەوە کە پرۆسەکەیان تێدا بەڕێوە چووە. بڕیاری هەڵوەشانەوەکەش بە ڕێکەوتن بووە لە نێوان هەولێر و بەغدا. هاوکات دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری پابەند کردووە بە جێبەجێکردنی بڕیارەکە و ڕێگرتن لە هەر هەوڵێکی دژ بە یەکپارچەی خاکی عێراق. ئەوەشی ئاشکرا کردووە نوێنەری هەرێم ئامادەی دانیشتنەکە نەبووە، بۆیە بە بێ ئامادەبوونی نوێنەرەکە بڕیارەکە دەرچووە. وەک هێمایەک بۆ داخستنی مەلەفی ڕیفرەندۆم لای هەرێمی کوردستان و لانیکەم لەم قۆناغی ئێستادا نێچیروان بارزانی ئاماژەی بەوە کرد بڕیاری دادگای فیدراڵی ناتوانرێت پێداچوونەوەی بۆ بکرێت و حکمی کۆتایی وەردەگرێت. وتیشی بڕیارەکە یەکلایەنە و بەبێ ئامادەبوونی نوێنەری هەرێمی کوردستان دراوە. بەپێی مادەکانی 92 93 و 94 لە دەستوری عێراق پێکهاتەی دادگای فیدراڵی و دەسەڵاتەکانی دیاری کراوە. بەپێی مادەکان دادگاکە جگە لە بڕیاردان لە دەستوری بوون و دەستوری نەبوونی یاساکان بڕیار لە یەکلاکردنەوەی کێشەکان دەدات لە نێوان هەرێم و ناوەند، هەروەها لە نێوان هەرێم و پارێزگاکان و شڕۆڤەی دەقەکانی دەستور دەکات و بڕیارەکانیشی یەکلاکەرەوەن و تانەیان لێنادرێت.